لەگەڵ کرانەوەی زیاتری سنوورەکان بەڕووی هاوڵاتیان و سەرقاڵبوونی هێزە ئەمنیەکان و بەرپرسانی ئەمنی بە شەڕی داعش و لایەنەکانی دیکەی ئەو شەڕەوە ڕێژەی ئالوودەبوانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە. بەپێی ئامارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013دا بە تاوانی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان 368 کەس زیندانی کراون. هەروەها لە ساڵی 2014دا ژمارەی زیندانی کراوان بۆ 417 کەس بەرز بووەتەوە، واتە بەراورد بە ساڵی 2013 لە ساڵی 2014دا ژمارەی ئەو کەسانەی بۆ هۆیەوە سزادراون بە ڕێژەی لە 113 زیادی کردووە. بەڕێوبەری هۆبەی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی باستەوە دەکات لە 2 مانگی ڕابردوودا لە ناوچەکانی سنووری سلێمانی 29 کەسیان بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کردووە. لای ئێمە کە بە فەرمانی دادوەر دەستگیرێکرێنەوە کەسانە کە کێشەکانیان یەکلا ئاکرێتەوە ئەچن بۆ شوێنێک کە پێی ئەڵێن چاکسازی، واتە چاکسازی گەوران کە لەوێ حکومەکانیان بەسەرەبەن. بەداخەوە من زۆر کەسێ لەوێ خراپتریش بووە لە جاتیەوە چابێ بێت لەو شوێنانەدا توێژەری کۆمەڵایەتیە بێ باز لە ترسناچی ئەو جۆرە مادانە بکات. لەبەر ئەوەی کە نەبوونی خستەخانەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کەسانە ئەمانە نەخۆشن لە قانونەکەش هاتووە بێت چارەسەر بکرێن. تا ئێستا ئێمە شوێنێکمان نییە چارەسەری ئەو کەسانی تیا بکەین. لە ئێستادا لە گرتوخانەی چاکسازی گەوران 254 زیندانی هەن کە بە تاوانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زیندانی کراون. زیندانیەکی گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی کە 9 ساڵە بە هۆکاری ئالوودەبوونی بە مادە هۆشبەرەکان زیندانی کراوە و هێشتا 3 ساڵی ماوە سزاکەی تەواو بکات، باس لەوە دەکات کە زۆر پەشیمانە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و داوا دەکات هیچ کەسێک هەوڵی تاقیکردنەوەشی نەدات. هیواخوازم هیچ گەنجێ هیچ کەسێک بیر لەوە نەکاتەوە وەکو تەجروبە ئاوابزانم ئەمە چیە. زۆر کەسێ لە ژیانە من خۆمە یەکێک بووم لەوانە کە حەزم کردو هەمیشە هەموو شتێک تاقیکەمەوە. نە ئەمە هەڵەیە، ئەوەتە من تووشی ئەمە بووم. لەبەرەوەی هەموو شتێکم تاقی کردووە، ئەمیشم وەک شتەکانی کە تاقی کردووە تووشی ئەمەی کردم. لەبەرەوەی جارێک و دوان وسیان بڕوان پێ بکەوەی کە یەک جار ئەو ئیفێکتە وەربگرێ مدمینە لەسەر مخدرات، هیچ ئیستثناییانە. ئیتر بڵێ من جارێکی کەم بۆ خۆشیەکەم ناشتیوانی تۆ کە یەک جار کردی کەوتویتە ناوی هاتنە دەرەوەشت مەحاڵە. زۆر داواکەم لەو گەنجانی کە نەچوون بەلایم شتە قەت نەچوون بەلایە لەبەرەوەی بابەتێکی خراپە. سەر لە ماڵ و مناڵی شێوێنەیان لە کەسوکاری یا لە دایک و باوکی هیواخوازم هیچ کەسێک نەچێت بەلای هیچ بابەتێکیان نەڵێ ئەمان خەفیفە، ئەمان قورسە، ئەمان هەموویان خراپن، هیچیشیان باش نییە. بە وتەی بەڕێوەبەری گشتی گرتوخانەکە حکومەت پلانی نییە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی بە مادە هۆشبەرەکانەوە ئالوودە بوون. چارەسەرکردنی کەسێک ئالوودە بوێ بە مەوادی مخەدەر ئەوە چارەسەرکردنی بە تەنیا بە ئێمە ناکرێ. پێویستی بە سیستەمێکی نوێ هەیە کە ئەو سیستەمێکە لە وڵاتە پێشکەوتوەکانە پیادەیەکرێت سیستەمی چارەسەرکردنە لە ڕێگەی داو دەرمانەوە. ئالوودەبوون تێکەڵاوبوونی نەفسی و جەسەدیە. نەفسی لاەنە عەقلەکەیە ئەبێتە بەشێک لە غەریزە کە غەریزە لە مێشکا کۆ بێتەوە تەفاعولێکە کات واتە ئەڵقەیشی دەرونی دروستەکە کە لە مێشکە ئیعازەیە بە جەسەدی کە جەسەدی پێویستی بۆ مادێ هەیە. بەڵام ئەگەر ئێمە توانیمان بەدیلەکەی بۆ بەکاربێنین ئەتوانین ئەو حاڵەتە بۆستێدین کە ئەو حاڵەتەمان وەستان بە چەند جارێک با بڵین سێرەکەی وردە ئەو کەسە خۆی ئەتوانێت دوور بکەوێتەوە. لە هەرێمی کوردستاندا بە پێی یاسای سزادانی عێراقی ساڵی 1965 ئەو کەسانی بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن ماوەی 5 بۆ 28 ساڵ سزای زیندانیکردنیان بەسەردا دەسەپێنرێت و ئەوانەشی بەکاری دێنن ماوەی 6 مانگ بۆ 3 ساڵ زیندانی دەکرێن.